لێرە خاڵێکی پێشەوەی بچینە سەر ئەم مەسەلە باسی کەم لەوانەیە هەندێک نەخۆش یا هەندێک فەقیر گلەی بکەن بۆ بانگەوازمان بۆ ناکات جومعان سوێن بەخوا هەموو هەفتەیەک لە دوای ڕەمەزانیش 3 نەفەر 4 نەفەر دەڵێ بانگەوازم بۆ بکە من چی بکەم ناکرێ من هەموو جومعەیە بانگەواز بکەم ناکرێ بەخوا سوێن بەخوا جومعە نییە 3-4 نەفەر پێم نەڵێ ئەم 12 مانگە ناتوانم و مەمنوعیشە و ناشتوانم هەموو جومعەیە بۆ 10 نەفەر بانگەواز بکەم دوایی 1000 بختیانە بۆ کەڵن بەخوا خۆشی شەریکە بۆیە ئەو دەرگایم داخستووە چونکە دانەودوان و 100 نییە دوایی نەڵێن خۆی شتێک ئەڵێ و تەطبیقی ناکە ئەگەر مانگی 2 مانگ 3 مانگ جارێ دانەیەک بایە بەسەر چاو بەڵام ناتوانم هەموو هەفتەیە بانگەواز بۆ 10 نەفەر 15 نەفەر بکەم بەخوا هەفتەی وایە 10 نەفەر پێمی تۆ نەخۆشە قەرزارە نازانم چییە ناتوانم بەخوا بۆیە ئەو مەسەلە جیاوازە ئاگادار بن خەڵکی زۆڕمان لێ نییە بەخوا ئەگە پێم بکرای حەز مەگەر هەموو نەفەر دەفتەرێکمدا پێیە بەس پێم ناکرێ و ناشتوانم بانگەواز بکەم چونکە دەرگاکە بکەمەوە ئەبێ ڕاکەم بەڕاستی